دەچینە ڕەواندز لەوێ ئازاد ئۆمەراوەیی پامنێری پێم وەردەگرین. ئازاد سڵاوت لێبێت. ڕەوشی ڕواندز چۆنە خۆپیشاندان گربوونەوەی مامۆستایان بایکۆت لە چ حاڵەتێکدایە؟ بۆ پێی لە گەشتەکانی هەواڵی ڕابردوودا دەرکەوت لە ڕووماڵەکان کە لە قەزای سۆران سەنتەری قەزای سۆران هێزێکی زۆر بڵاوی پێکرا و ناتوانن هاوڵاتیان و مامۆستایان و کارمەندانی تەندروستی خۆپیشاندان ئەنجام بدەن. لە ڕواندز چ باسە؟ بەڵێ کارزان سڵاوەتەوە لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن هەرچەندە من گوێبیستی دەنجی تۆ نەبووم، دەنجی تۆ باش ناگاتە لایم بە هیوای برانی کۆنتڕۆل سەوتەکە چاک بکەن. بەڵام ئێستا لە قەزای ڕەواندزم دیارە مامۆستایان و فەرمانبەران و تەندروستکاران لێرانە گربوونەوەی ناڕەزاییان ئەنجامداوە، بایکۆتی دەوامیان کردووە و خۆپیشاندان ئەنجامەدەن و داوای مافە سەرەتاییەکانی خۆیان ئەکەن، داوای چاکردنی موچەکەن لە کاتی خۆیدا و هەروەها نەهێشتنی پاشەکەوتی موچە. دیارە لە قەزای ڕەواندز ماوەی 2 ڕۆژە بایکۆت و خۆپیشاندان بەردەوامەوە لە گەڕەکی گەردەگەرد مامۆستایان گربوونەتەوە و ناڕازایی خۆیان دەرەبڕن. من بۆ زیاتر قسەکردن ئەسمە لای چەند مامۆستایەک ئەمە بیان دوێنم. بەڵێ مامۆستا سڵاوت ئاراستە بێتن، ئێوە ماوەی چەند ڕۆژە گربوونەتەوە و داواکاری سەرچەکانیەوە چی؟ بەڵێ دەستەکانتان خۆشی بەخێر بێن. وەڵاوە 2 ڕۆژە بایکۆت بەردەوامە، ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتووشدا هەر بەردەوام دەبێت. داواکاریەکانمان بەڕاستی ئەوەیە موچە بێ پاشەکەوتمان بدرێتێ بە بەڵێنەکانی عەبادی بە بەڵێنەکانی هەرێمیش بەڕاستی ئێمە گیرمان خواردیە. مامۆستایان بەڕاستی لەو پۆری خێراپیدانە وەزعیان ژیانیان زۆر سەختە. ئیدی داواکانین لەو حکومەتە خەوتووە، لەو حکومەتە گەندەڵا، لەو بەرپرسە دز و مافیایانە بێنە سەرخەت تاکەنجین. نازانم نەگوێیان نییە نەچاویان نیە نابینێن، گوێیان نییە ببیستن ئەو خەڵکە فەقیر و هەژارە هەمووی لە برسانەوە هات و وتیتی. بازارە بینی کز و ماتە، مامۆستا بینی ڕەنجی لە بەردانیە، داواکاری لەسرە، ئەبینی قوتابیەکان بەڕاستی شپرزەنە، چکە مامۆستا ناتوانانی بە بەرچی خاڵی قوتابیەکان زانست و زانیاری فێری قوتابیان بکە. داواکاریمان ئەوەیە موچەمان بەپێ پاشەکەوت لە کاتی خۆیدا بدرێتێ، چیتر دەستی و گەمەمان پێ نەکەن. بەڕاستی شەرمەزاری و سەرشۆڕیە لە بۆ حکومەتی هەرێم بە قسەی باق و بریخی بەغدا هەڵ بخەڵەتێ بەخۆشی لەوان خێراتر بێ. نازانم تاکەنجین ئەو میلەتە بەستە زمانە چەوسێنەوە. ئێمە بەردەوامین، بایکۆت بەردەوامە، حتا ژیان بەردەوامی بایکۆتیش بەردەوامە. پشتگیری لە هەولێرەکەین، بەڕاستی بەخوێن پشتگیری لە هەولێرەکەین. ئەو خۆپیشاندانی ئەمڕۆ لە سۆرانیش سەرکوت کرایە. بەڕاستی ئێمە لێرەوە وەکو مامۆستایانی ناڕازی ڕەواندز سەرکۆنەیەکەین و شەرمەزاریانەکەین. ئێمە ئەڵێین بەڕاستی ئەسەفە بەداخەوە دەستگا ئەمنیەکان هەمویان لەژێر دەستی مامۆستایان پەروەردەبووینەوە پێگەیشتینە. لانی کەم شەهادەیەکیان بەدەستهێنایە. ئەوڕۆ چۆن ئەبێ بە شەق و شلاق وەکو ئەوەی هەولێرە دووبارەکەنەوە لە سۆران چەندین مامۆستایان یانە کردیە و تا ئێستاش بە گرتووی لە زیندانی ئاسایشن لە مەنیخانەنە. داواکاریەکەین بە زووترین کاتبەریان هەڵدەن. مامۆستا داری پێ نییە، مەترەقی پێ نییە، گولەی پێ نییە، دۆشکەی پێ نییە. داوای مافی خۆمانەکەین، تەنها قەڵەمە، بە قەڵەم بەرگری لە خۆمان و لە نیشتیمانەکەین. ئەوان ئەگەر بیانەوێ ئەم نیشتیمانە سەرکەوێ دەبێ گرنگی بە چین و توێژی خوێندەوار وەکو مامۆستا و بەڕاستی کەرتی تەندروستی و فەرمانبەرانی تر بدەن. ئەوان پێویستیان بە ئێمەیە، قوڕیان بەسەر هەڵبژاردن دێت. بزانە ئەو زار میلەت چۆن حقوبەیانەدا. دەستان خۆش بێ بەخێر بێن. زۆر سوپاس. ئەسمە لای مامۆستایەکی تر. دیارە دوێنێ ئەنجومەنی وەزیران بەیاننامەیەکی بڵاو کردەوە باس لەوە کا بەردەوامە بێ لە پاشەکەوت. پێتان وان نیە حکوومەت سەرڕای ئەو خۆپیشاندا و ناڕەزایەتیانەش هەر خەمساردە لە کارەکانی؟ بەڵێ هەر لە دوێنێ لەو کۆبوونەوەیە دەرکەوتکەوە ئەم سێ خاڵەیدایان ڕشتیا نیازی هیچ شتێکیان نییە. بەڕاستی نیازی هیچ شتێکیان نییەکەوە موچە باشترکەن و پاشەکەوت نەهێڵن، بەڵکو تاکیدیان لەوە کردەوە کە پاشەکەوت بەردەوام بێ. هەتا کەنجی یعنی ئەوەندە بەسە شەڕی داعش نەما، نەفت ئێستا بەرز بۆتەوە گەیشتە $70. ئەو هەموو بەڵێنە درۆیانە، بەڵێنیاندا کەوا شەڕی داعش نەمینێ پاشەکەوت نامینێ، بەڵێنیاندا کەوا نەفت بەرز بیتەوە پاشەکەوت نامینێ، بەڵێنیاندا کەوا لەگەڵ حکومەتی عێراق و عەبادی پێک بێن پاشەکەوت نامینێ. بەڵام ئەوان هەر زیاتر پاشەکەوتیان
باشتر کرد و زیاتر بەردەوام بن لەسەر پاشەکەوتکردن و ئێمە لێرە وەکو مامۆستایانی ناڕازی قەزای ڕەواندز دەنجی خۆمان ئەخەینە پاڵ دەنجی مامۆستایانی سلێمانی هەولێر زاخۆ کەلار دهۆک هەلا هەر شوێنێک بی ئێمە بەردەوامی لە بایکۆتکردن و ناچینەوە ناو هۆڵەکانی خوێندن هەتاکو موچەکانمان باشتر نەکەن هەتاکو موچەکانمان بەبێ پاشەکەوت نەدرێتێ ئیتر سوپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ من ئەگەڕێمەوە لای تۆ کارزان دیارە ئەوە وتەی بەشێک لە مامۆستایانی ناڕازی و فەرمانبەران بوو کەوا لە قەزای ڕەواندز گربوونەتەوە. ئەمە ئاماژە بەوە بدەم لە قەزای چۆمانیش خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و فەرمانبەران لە ئێستادا بەڕێوەچێت و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و هەروەها ئەوەی جێگای نیگەرانیە لە قەزای سۆرانیش بەگرین لە خۆپیشاندەران کرا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و چەندین مامۆستا لە ئێستادا لە بەندیخانەدا لەلایەن هێزە دەرگیر کراون و چەند هاوڵاتیەکیش لە بەردەم پەروەردەی قەزای سۆران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە درانە بەر شەق و زۆر باشە ئازاد.